یەکێتی نووسەرانی کورد لە قیسلێمانی کۆڕی پێشبڕکێی کامەران موکری بۆ شعرێک گەنجان ڕێک دەخات. لە پامنێرمان ڕێباسی وازانیاری زیاتر وەرەگرین. ڕێباس سڵاوە لێبێ. ئەم کاتتان باش دیارە سعات سێ بڕێڕوایە پێشبڕکەکە دەست پێ بکات. لێرە ژمارەیەک گەنج بە بەرهەمی شعری بەژاریان کردووە و پێشتر هەڵسەنگاندن بۆم شعرانە کراوە لەلایەن لیژنەیەکەوە لە یەکێتی نووسەران و دواترە و کەسانی کە دەبنە براوەی یەکەم و دووەم و سێم خەڵات دەکرێن و وەک هاندانێکیش ئەو کەسانی کە بەشدارن لە پێشبڕکەکەدا خەڵات دەکرێن. من خاتو کەژاڵ ئەحمەد وەکو شاعیرێک هەم لێرە وەردەگرم و بزانم چ ڕۆڵێکی هەبووە لەم هەڵسەنگانان خاتو کەژاڵ ئەگەر بیت ئێرە. ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئەم پێشبڕکەی شیعرە چییە؟ هەموو کاتێکتان باش بێ. لە ڕاستیە ئەم پێشبڕکەی شیعرە ئەتوانین بڵین قسەکردنە لەگەڵ ئایندە لە هەموو بارەکانە مێژووی ئەدەبی کوردی چۆن دەستی پێ کردووە. ژمارەیە گەنج هاتوونەتە بوارەکانەوە و نووسیویانە بوون بۆ مامۆستایانەی کە ئەمڕۆ ئێمە بۆ شعر و ئەدەب و ڕۆشنبیریمان بە ڕێزەوە باسییانەکەین، تەنانەت کە لە ژیانیشان نامێنن گەنجینەیەکی ئەمنە گەورەیان بەجێهێشتۆ بۆمان. ئێستا ئەمە ئەم چالاکی ئێمە هەوڵدانێکە بۆ ئامێزکردنەوە بۆ ئایندە، بۆ دەنگەکانی ئایندە. لەوانەیە لەناو ئەمانەیە لەوانەیە کەسێک دەرکەوێ لەو خانمانی کە بەشدار بوون یان ئەوانی تر کوڕەکان کە بەشدار بوون مامۆستاکانی شعری کوردی بن لە ئایندەیە. لەبەرەوە ئێمە ئەبێ ئەمانە نەک هەرهان بدەین و هەلی دەرکەوتنیان بۆ بڕەخسێنین، بەڵکو کارێکی گەورەترمان لەسەر شانە کە ڕێگەیان نیشان بدەین. ئەبێ بە ئاسێکی بەهێزەوە بێن، وەک چۆن لە ڕابردووە هێزی ئەدەبی کوردی لە هەوڵی گەنجەکانە سەری هەڵداوە لە شەستەکان هەفتاکان شەک لە پەنجاکان. ئەو جیلانە گەورە بوون و ئەو ئەدیبە گەورە و مامۆستا گەورانیان لێ دەرچووە. کەژاڵخان ئێوە لە کۆی چەند بەرهەم هەڵسەنگاندان کردووە کە 14 بەرهەمتان هەڵبژاردووە و لەسەر چ بنەمایەک ئەم هەڵبژاردنتان کردووە؟ من ئەمەوێ لێرەوە بە ئێوەی خۆشەویست و بە هەموو ئەوانش بڵم کە گوێمان لێ ئەگرن و ئەمان بینن. من لە لیژنەی هەڵسەنگاندنانیم. لیژنەی هەڵسەنگاندن چەند برادێکی ترن، چەند هاوڕێکی ترن. لەو کەسانم کە پێم وایە شعر دەرەجەی لەسەردانان درێ، بەڵام ئەبێ هەش بێ بۆ ڕێنماییکردنی ئاستی ئەو گەنجانەی لە دوای ڕاپەڕینەوە دەرکەوتون، ئەم ساڵانەی دوایی دەرکەوتون. ئەمە هەلێکی زێڕینە لە کاتێکە ئەمە خەومان پێوە بینی، خەونمانە بینی بەوەی هەلێکمان هەبێ سەردەمی باسابەوەی دەرکەوین و نیان ئەهێش دەرکەوین. ئەو شارانە تۆ بەرکەوتنی لەگەڵان هەبووە؟ بەڵێ من ئاگدارم لەبەر ئەوەی لە دەستەی بەڕێوەبردننی نووسەرانم ژمارەیەکی زۆر لە شعرمان پێگەیشت بوو، چواردە شعری لێ هەڵبژێردراوە. شعرەکانیش دوانیان وەکو میوان لێرن لەبەر ئەوەی تەمەنیان زیاترە لەو ئاستەی کە دامان نابوو بۆ پێناسەکردنی گەنج. 35 ساڵ ئیتر بە گەنج دانراوە. تا 35 ساڵ. چێ خەڵاتەکرێت ئەمڕۆ سێ کەس لێرە ئەبێ بە مفاجە ئەبێ بە خۆشیەکە بۆ دوای چالاکیەکە دەربخەین، بەڵام بە دڵنیاییەوە هەرە باشترینەکان هەڵبژێراوە.